هی هیچ گرنگیەکی پێ نەداوە ئێمە چەند بایکۆ چەند خۆپیشاندان چەند ساڵ ئەیکەین هیچ گرنگی پێ نەدراوە تەنها ئەوەیە کە بڕیاری مەقتوعی دەرکرد ئەو مەقتوعیش لە زەرەری زۆربەی وانەبێژەکان بوو ئێمە بۆ خۆمان 13 وانەبێژ بووین لێرە دوانمان لابرا ئێستا 11 وانەبێژ ماوینەتەوە لەم قوتابخانەیە من ماوەی 7 ساڵە لێرەم ئەو بڕیاری مەقتوعیش هیچ لە بەرژەوەندی وانەبێژەکانە نییە گرنگی بە داواکانمان نەداوە زۆربەی مەکتەبەکان وانەبێژ بەڕێوە مەکتەبمان هەیە تەنها مدیرەکەی میلاکە هەموو مامۆستاکانی وانەبێژن نمونەی وامان زۆرە مەکتەبی وا زۆرە تەنها مدیر میلاکە من بۆ 7 ساڵە وانەبێژم یەکەمەکانی زانکۆم چوارەمی زانکۆ بووم لە دەیەکەمەکە تا ئێستا 7 ساڵە وانەبێژم دانەمەزراوی 3 هەفتەی ڕێک پەروەردەمان هەبوو زیاتر لە 3 هەفتەش مانگێک چەند زیاتر بایکۆتیان کرد خۆپیشاندانمان کردو چەند ساڵایکەین هیچ جواب نەدراوە و داواکاریمانەوەیە تعیین بکرێن بە دامەزراندن هیچ جواب نەدراوێتەوە تەنها بڕیاری مەقتوعیان دەرکردووە بڕیاری مەقتوعیش هیچ لە بەرژەوەندی ئێمەیانە تەنها دامەزراندن لەبەرەوەی ئێمە ئەرکێکی زۆرمان هەیە شان بەشانی مامۆستا میلاکەکان بگرە زۆربەی جار لەوان هیلاکتریش ئەبین وەک ئەوان هیلاکین ئەرکمان زۆرە بەڵام مافمان زۆر کەمە هیچ خاڵ و ئیمتیازاتێکمان بۆ حساب نییە ئەو بڕیارانەش دەری کردووە هیچ لە بەرژەوەندی ئێمە نیە تەنها دامەزراندن لە بەرژەوەندی ئێمە چۆن سارد نبینەوە بەڵا سارد دەبینەوە بەڵام ئێمە پیشەکەمانەوەی مامۆستایە لەبەر خوێندکارەکانمان ناتوانانی وازبێنین لەبەر قوتابخانەکە دوای ئەمە چەند ساڵ تەواومان کردووە یعنی تۆ ئامانجت ئەوەیە کە دابمەزرێ ببیتە مامۆستایەکی هەمیشەیی کە تۆ گوێ لە ئەوە نەگری بەڵات تووشی بێئومێدی و ئەمە ئەوی سەبێ بەڵام ئاسوودەکردنی وجدانی خۆمە کە دەرسەڵێمەوە من 7 ساڵە وەکوتم وانەبێژم ساڵی وا هەبووە ینی ئێمە حسابی بۆ دەرسی 2000مان بۆ حسابەوە کە ئەوە هیچ پێداویستێکی ئێمە پڕ ناکاتە ینی بگرە خۆبەخش مامۆستامان هەیە دەوامی کردو تەنها بۆ ئەوەیە وجدانی خۆی ئاسوود دەبێ لە ماڵەوە نەبێت داوامان کرد ئەگینە ئەو بڕە مەقتوعیش کە بڕێتەوەی هیچ پێداویستێکی ئێمە پێدابین ناکات من خۆم وانەبێژم لە پەروەردەی چۆنچەماڵ هیچ جیاوازیەک نییە لە نێوان وانەبێژەکانی پەروەردەی چۆنچەماڵ بۆ پەروەردەیەکی تر پەروەردەی دوکان بێ ڕانیە بێ سلێمانی بێ هیچ جیاوازیەک نییە لە نێوان پەروەردەکانە هەمومان یەک ئیمتیازێک معاناتمان هەیە هەمومان یەک کەم و کورتیمان هەیە بەڵێ بە هەموو شارەکان سەرجەم کوردستان بایکۆتمان کردو خۆپیشاندانمان کردو تەنها ئەنجامەکەی ئەوە بۆ بڕیاری مەقتوعی دەرکردووە کە ئەویش بەڕاستی هیچ لە بەرژەوەندی ئێمەیان نییە مامۆستامان هەیە 12 ساڵە وانەبێژە تا ئێستا دانەمەزراوە هەمانە لەسەروی ئەوەی وانەبێژە تا ئێستا دانەمەزران و چەند جاریش خۆپیشاندان بایکۆت کردومانە هیچ ئیسفادەیەکی نەبووە وەڵایی جا ئێمە نوێنەرە بەڕێزەکان هەمویان بەردەوام خەریک لەگەڵ کۆبوونەوەکەن لەگەڵ وەزیرا بۆ ئەنجومەنی وەزیران هەموو لە کۆبوونەوەدان بەڵام ئەوان ئەڵێن لە بودجەی ئەم ساڵدا دامەزراندنی تیان نییە